لە دوای ئەوەی کە خەڵکانێک هەن ئەڵێن ئیتر چۆنەڵی باران نابارێ لە ئاسمان خەڵک بکو بڵێ مەیوس ئەبێ جاری وایە کەسانێکن یعنی چۆنەڵێ ئەڵێن ئیتر ئاسمان بارانی پێوە نییە بەڵام خۆی پەروەردگارە فەرمێ لە دوای ئەوە کە خەڵکی ناومێد دەبێ بێ ئومێد دەبێ من ڕەحمەتی خۆم ئەبارێنم و زەوی ئەبوژێنمەوە و ناخی زەوی بە هەمان شێوە ئەو ڕزق و ڕۆزەی کە لە ناخی زەویایەتە دەرەوە ئەوە هەمووی بۆ خزمەتی مرۆڤایەتی و ئادەمیزادە لە میوە و میوەجات لە ڕزق و ڕۆزی لە دانەوێڵە هەموو ئەو شتانەی کە سوودی هەیە بۆ ئینسان لەبەرەوە باران بۆ جسمی ئینسان سوودی هەیە یەکێک لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو جار کە باران ئەباری یەکەم باران پێغەمبەری خوا ئەچوو ئاوا لەبەر بارانە ئەبوەستا جان یا ڕەسوڵ الله تەڕ ئەبی جاری وای ئینسان بەهۆی بارانەوە سەرما نەخۆشەکەوێ ئەی فەرموو باران ڕەحمەتی خوایە یەکەم جار حەزەکەم ئەم ڕەحمەتی خوایە کە لە ئاسمانەوێتە سەر زەوی بەرجەستە و لاشە بکەوێت کەواتە بەڕاستی باران بریتیە لە بوژانەوەی زەوی باران بریتیە لە باران ئەبێتە کۆمەڵی لە زانایانە فەرمون کۆمەڵی نەخۆشی هەیە ئەگەر ئینسان ئاوی باران بەکاربێنی لە جەستەی خۆی بدا چکە بارانەکە لە ئاسمانەوەیەتە خوارەوە و ئەو دڵۆپانە هەر هەمووی ڕەحمەت و بەرەکەتی خوان ئەگەر بەرجەستە و لاشە ئینسان کەوی جاری وایە بێتە شیفا بۆ کۆمەڵێ دەرد و بەڵام نەخۆشی لەبەرەوە لە عینی کاتشە بارانمان هەیە بارانی چۆنەڵی سزایەکی خواییە جاری وایە وڵاتێک لەناو ئەبا شارێک لەناوە بە بەڵام ئومێد دەکەم بارانی وڵاتی و مەملەکەتی ئێمە بارانی کوردستانی ئێمە بارانی وڵاتی مسلمانان بە شێوەیەکی گشتی ببێتە شیفا بۆ دڵ و دەروونمان بۆ جەستە و لاشەمان بۆ خاک و خۆڵ و نیشتیمان و مەملەکەتمان